خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ کارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین کێشە و گرفتەکان بەردەوامن و خەڵک ڕۆژ بە ڕۆژ ناومێتترە بێ بەرامبەر بە چارەسەر نەکردنی قەیرانەکان هیچێتی و پارتی کۆبوونەتەوە بڕیاریاندا و کۆبوونەوەیکی تر بکەین ئەو کێشان کۆبوونەوەیکی تر بکەن. ئەم کێشانە بۆچی تا ئێستا بە چەق بەستووی ماونەتەوە؟ ئەگەر پێوەەر هەبێت تەنانەت لە سۆشیال میدیاش کەمێکی تر سەیری کۆمەڵێک تۆڕی کۆمەڵاتیان پلاتفۆرمی تۆڕی کۆمەڵاتی بکەی ڕەنگە بابەتێکی زۆر تافێ هەزاران خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە، بەڵام دەیان بەرنامەی جددی تەنانەت بە تەندروستی و بە وەرزشی و تەنانەت بە سیاسیشەوە خەڵک لی دوورکەوتوتەوە. ئەمە ڕاستیەکە کە ئەوێ بۆ هەموو لایەک زەنگێکی مەترسیدار بێ کە خەڵک ناومێد و نیگەرانە. ئەم نیگەرانی و ناومێدیەوە ناومێدیە لە چیەوە سەرچاوی گرتووە. ئەم شەو لەگەڵ پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستان گفتوگۆکەین کە ماوەیەکی زۆرە لەسەر شاشە دیار نییە و لە دۆخەکەش نیگەرانە. ئەویش بەڕێز بێستۆفاق ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستانە. کاکزانە زۆر سپاس بۆ جەناب. شێوەی ڕابردوو سوتفەکەەوە بوو لەسەر دۆخی قانونی دکتۆر ئیسماعیل وتم دیمانەت بەخێر زۆر دەمێک یەکترمان نەبینیوە لەگەڵ جەنابیشت لە سەردەمی دەسەڵاتی چوارەوە بەرنامەمان نەبووە. ڕەنگە کەم تەرخەمەکە لە منەوە نەبێت لە جەنابتەوە ناڕەن لە ئێمەوەیە. ئێمە گەر میدیا پێمان نەڵێ لە ڕاستیا ینی ئێمەش بۆ قسەکردن ئەم مینبەرانەیە لە ڕاستیا مینبەری خۆتانە ئێرە مینبەرێکی ئازادە بۆ لە پێناو خەڵک نەمەش لە خزمەتانین. سپاس کاک بێستون لە کۆبنەوەکی یەکێتی و پارتی و ناومێدی خەڵکەوە دەست پێ بکەین. بەڕاستی و دۆخەوە بە زنجیرە کۆمەڵێک قەیرانی یەک لە دواییە گەیشتە چەق بەستن بۆ تێڕوانینی بەڕێز. سڵاو بۆ جەنابێت بۆ کارمەندە بەڕێزەکانی کورسات و لێرەشەوە سڵاوان بۆ هەموو بینەران و بۆ خەڵکی کوردستان. لە حەقیقەتە بەپێی بنەما تیۆریەکانی زانستی سیاسی هەموو دۆخە سیاسیە خراپ و باشەکان جۆرا و جۆرەکان لە ئیدارەدان و لە بەڕێوەبردن و لە ململانەکانە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر دۆخ و دەروون و بار و گوزەران و هەموو ئەو بابەتانی ژیان هەیە کە لەو مجتەمەع سیاسیە هەن. هەموو ئەو ڕووداوانەشی کە لە کوردستانە هەیە، هەموو ئەو ململانی لە بینی یەکێتی و پارتیە هەیە، هەموو ئەو ڕووداوانی لەناو کابینەکە و لە دەرەوەی کابینەکەیە ڕوو ئەدەن ئێستا و ساڵانی پێشتر و پێشووتریش لە بینی گۆڕان و پارتیە لە دوای دەرکردنی سەرۆکی پەرلەمان لە هەولێر ئەمانە بە زنجیرە لە ڕاستیا دۆخی کۆمەڵایەتی و دۆخی دەرونی خەڵکی کوردستانیان بەرەو خراپی و بەرەو ئارستەیەکی زۆر ینی نالەبار بردووە بەداخەوە. ئێستاش یعنی ئەم سیراعە سیاسی و حکومداریەی کە لە بینی دوو هێزی خاوەن سوڵتەی هاوپەیمان لە حکوومەت و لە دەرەوەش دژبەیەکە هەیە یەکێتی و پارتی دیسان کاریگەری خراپی لەسەر بازاڕ، لەسەر ژیانی خەڵک، لەسەر دەرونی خەڵک، لەسەر بابەتە کۆمەڵایەتەکان هەبووە. ینی دیقەت بدە کاکزانە ئەگەر دۆخی سیاسی لە بینی یەکێتی و پارتیان لە بینی لایەنە سیاسیەکان بەگشتی ئارامی بەخۆیەوە ببینێ، ئۆتۆماتیکی خەڵکیش دۆخی بازاڕ، دۆخی مەسەلەن شەقام، دۆخی ناو خێزانەکانی ژووردەوردە ئارام ئەبێتەوە. ئەیانی بەداخەوە ئەمەی ئەم جارەی یەکێتی و پارتی ئەگەر دواتر بە تەفسیل بچینە هینەکانیەوە ینی کاریگەری خراپی هەبووە. ئەم ململانەیە جاران ململانیەکان لە بینی لایەنە سیاسیەکانە تەنها لە چوارچێوەی ململانی سیاسی یان سیراعی دوو کارکتەری سیاسی یان دوو حزبی سیاسیە ئەوەستا ئێستا سەری کێشاوە بۆ مەسەلەن ئەوەی ئەوترێ زۆنەکان، ینی پارتی کێشەی لەگەڵ یەکێتی هەیە خەڵکی ئەم منتیقەیە دۆخی ئەزانین چۆنە. یعنی سراعەکە لەوە دەرچوو ئێستا سراعی بینی یەکێتی و پارتی بێت. سراعەکە بۆتە بینی سراعی حکوومەتی هەرێمی کوردستان و منتیقەی سلێمانی و زۆنەکەی ئەمدی و یعنی ئێستا پێت وایە بەڕاستی مەسەلەن ئەو بە ئاشکرا هەستی پێکرێ مەسەلەن ئێوە لە دەرەوەی هێزە سیاسیەکانن بەڕێستان بە تایبەتی کە پەرلەمانتارێک بوون، ینی هەست بەوەکەن کە سراعەکە گەیشتۆتە ئەوەی کە لە نێوان دوو شارا بێ. سراعی دوو شار نییە لە بینی سلێمانی و هەولێر و شار، نه سراعەکە لە بینی سوڵتەیە دوو هێزی پێکێنەری سوڵتە کە جێنەفوسی ئەمەیان ئەم سنوورەیە و جێنەفوسی ئەویتریان ئەوەیە، بۆیە لە خەدەمات لە گرنگیدان بە ناوچەکان لەو بابەتانی کە پەیوەندی بە خزمەتگوزاری و مەسەلەن جادەوبان و تەنانەت کارەبا و موچە و هەموو ئەوانەوە بێگومان زۆر بەوازحی دیارە. تۆ دیقەتی ساڵی ڕابردووی
دۆخی موچە خۆران بدە لە نێوان هەولێر و سلێمانیە یعنی ئەمە بۆ مانایەنی ئێمە قسە لەسەر منتیقەیەک بکەین یعنی دڵ چاومان بەوە هەڵنەیە کە منتیقەیە خزمەت بکرێن ئابعکسەوە وڵا کاکەمێن بۆ خۆم بست بە بست گەشاکەمە گەر ببینم کارەبای دووهۆک نابڕێیانی خۆ ئەمە شتێکە بەڵام حەق وایە ئەم جیاوازیە نەکرێ قسەکە لەسەرەوەی کاکزانە ئەم سیراع ئێستا ئەم جارەیان جیاوازتر لە سیراعی دوای 2000 لە بینی یەکێتی و پارتی دواتریش کە گۆڕان دروستە بێ تەنانەت لە سەردەمی سەرۆکی پەرلەمانیشا کە سەرۆکی پەرلەمان و پەرلەمان داخرا لە دەورەکەی ئێمە سیراعەکە نەهات بوو ئاسەی کە حکوومەت مقاتعی سنوورێک بکە لەبەر ئەوەی کێشەی لەگەڵ لایەنێکە هەیە ئەو لایەنە جێ نفوسە سیاسیەکەی لەو سنوورەیە ئێستا ئێمە لەو مەرحەلەیان بەداخەوە ئەم کابینەیە بەڕێز کاک مەسرور یعنی ئێستا من بۆ خۆم وای بینم لە دەرەوە ئەوەی ئەیبینم من لە تەفاسیلە نازانم بەڕاستی تەفاسیلی سریعەکە لە چیایە بەڵام ئەوەی من ئەیبینم کاک مەسرور کێشەی لەگەڵ یەکێتی هەیە ڕوونتر بیڵم کێشەی لەگەڵ مەسەلەن کاقوباد و کاک پاڤڵ هەیە بەڵام پارە نانێرێ بۆ جادەی کەلار سلێمانی یانی ئەمە چ ڕەبتی بەوانەوە هەیە جا پارە نانێرێ بۆ تەواوکردنی جادەی ڕاپەڕین سلێمانی یعنی سیراعەکە گەیشتوتە ئەوە حەق وا بوو ئەم سیراعە لە بینی ئەو زاتانەیە ئەو بەڕێزانەیە ئەوکو خۆی بمێنێتەوە بەڵام خەدەمات و ئەو ئیش و کارانی کە پەیوەندی بە ڕێڕەوی بەڕێوەبردننی حکومڕانیەوە هەیە لە کوردستان لەسەر دۆخە ئەسڵەکەی خۆی بڕوا کاکزانە خۆ لە ساڵی 2005 ئەو سەردەمە یعنی جەنابەت ئەزانی ئێخۆ سیراع هەر هەبوو لە 2009 زۆر تون بووە لە 2014 و 15 لە مۆزوعی سەرۆکایەتی هەرێمە زۆر تون بووە ینی هەندێک جار ئێمە نەمانەتوانی بچینە هەولێرەوە بەڵام دۆخەکە نەگەیشتە ئەوەی کە حکوومەت لەسەر مەوزوعی ئەوەی کە بۆ نمونە گۆڕان لە سنووری سلێمانیایە کێشەی لەگەڵ پارتی هەیە بێ ئەم ئیمکانە بەعکسەوە ینی ئەو ئیشانی حکوومەت ئیشی خۆی ئەکرد بەڵام سیراعەکەش بەردەوام بوو بەس ئێستا نایەس ئەو دۆخە بەداخەوە من بۆ خۆم یعنی بە دۆخێکی خراپی ئەبینم کە تا ئەو ڕادەیە ینی حکوومەت سیراعە حزبیەکان داخڵی ناو تەفاسیلی ئیشی حکومڕانی بکە و خەدەمات لە سنوورێک ببڕێ پەکی بخە بە ئاشکرا من ئەم ئێوارەیە مەسەلەن گوێم لە کاک شاسوار بوو شاسوار عەبدولاحید سەرۆکی جوڵانەوەی نوێ ئەڵێ لە بەغا بووم سەرۆک وەزیران وتوێتی مەسەلەن سەرۆک وەزیری هەرێمی کوردستان داوای نەوتی کردووە تەنها بۆ منتیقەی دهۆک کاک شاسوار وای و دێوارە لە من لە هینەکەی گوێم لێ بوو چۆن نەبێ عیبە سەرۆک وەزیران تا ئەو ڕادەیە خۆ دەست خۆش بێ نەوت بۆ دهۆک زۆر زەرزەرورە یعنی بەڵام خۆ پێنجۆنیش بەفریتی ئابارێ و سارد وەنیە بێگومان ئەنی حەق بوو ئەنی بێ ئەو بەڕێزە خۆشی بەرپرسیار بێ لە بەرامبەرەوە ینی قسەکە لەسەر ئەوەیە کاکزانە قسەمان لەسەر سیراع کرد ینی من بۆ خۆم ئەوە بە حاڵەتێکی زۆر غەریب و زۆر نامۆ ئەبینم کە سیراعی دوو کارکتەر ئەگەر لەسەر ئاستی شخصیش بێ و دواتر فراوانتری بکەین لەسەر ئاستی حزبیش بێ یعنی بگاتە ئەو ڕادەیە تۆ مەسەلەن عقوبەی منتیقەیەک بدە ئێستا جادەی کەلار سلێمانی ینی خۆ مەسەلەن ئەم سەتیەی کە ئێستا لە سلێمانیا هەیە کاکە وەڵام من مەمنونم حکوومەت بیکا و لێی بنووسێ کاکە بەس یەکێتی بەسەریان نەڕۆ بۆ نمونە باڤڵ تاڵەوانی بەسەریان نەڕۆ کێشە لەگەڵ ئەوەیە لێ بنووسە کاکە وەڵام منیش بەسەریان ناڕۆم تۆ جادەکە تەواوکە بۆ پارەی بۆ نانێری ینی وەڵام من زۆر دڵخۆشم جادەکانی هەولێر و دوهۆک و ئەوانە ئەبینم کە ئەوەندە سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی تریش لە داهاتی ناوخۆ پێ دوانی ئەمە فێڵێکی کاکە ئەمە تەفاسیلە ئەمە تەفاسیلە خەڵک ئەمە نازانێ هاوڵاتیەک لە گەرمیانەوە دێ لە ڕاپەڕینەوە دێ بۆ ئێرە هاوڵاتیکی سلێمانی ئەوێ ئەو سەتی بۆ بکرێ کێ سەرۆکی حکوومەتە ئێستا کاک مەسرور سەرۆکی حکوومەتە ئەم تەفاسیلانەی کە ئەو ئەچێتە ناوێەوە یعنی بەڕاستی ئەمانە تەفاسیلی زۆر ئەوەن ئەمەش پێویستی بە تەدقیق هەیە ڕاستە پێویستی بەوە هەیە تەدقیق بکرێ پێویستی بەوە هەیە لیژانی زۆر ورد لەمە بکۆڵێتەوە ئایا ئەم داهاتە چییە بۆ چی ئەڕۆ ئەمە هەمووی ڕاستە بەڵام خەڵک ئەوە نازانێ کاکە سەرۆکی حکوومەت ئەبێ بۆ خۆی یعنی چۆن خەمی سنوورەکەی خۆیەتی سنووری جێنفوسی حزبەکەی خۆی مەبەست ئەبێ خەمی سنوورەکانی تریشی بێ ئەمە ڕێڕەوی حکومڕانی بەرەوچووە وەڵی خراپە من لە پێشەکە وتم مەسەلەن بەداخەوە مەسەلەن خەڵک ناومێدە بەوەی کە بێتاقەت بووە لە قسەی جددی خراپە کاکزانە لە ئاسی حکومڕانی ئێمە سۆر گەڕاوینێتەوە بۆ دواوە یعنی ئەبوو ئێمە ئەو نموزەجە لە دوای 2005 هەبووە ینی نموزەج نا لە دوای 2005 ئەگەر سەیری نظامی حکومڕانی لە هەرێمی کوردستان بکەین تەمان مقارنی بە ئێستا ئێمە تقریبا گەڕاوینێتەوە بۆ دواوە لە دوای کابینەی یەکگرتووی حکوومەتی شەو دۆخی کوردستان بەم ڕادەیی ئێستا لێکترازان لە بینی هینەکانە نەبووە ینی تۆ موچە نەنێری بڵی لە هینی ناوخۆی ئێرە ئەوەی بکەن مەسەلەن پارە نەنێری بۆ پرۆژەیەک بڵی
لەبێ ئەوەی من کێشەم لەگەڵ حزبێک یان گومان ئەمڕۆ لە گەرمیان بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەڵێم پارەی ڕاستە ئەمە ئەگەر لە نەتیجەکەی و لە مەترسیەکانی بکۆڵینەوە بێگومان تەسیری ڕاستەوخۆی ئەوەی کە لە سەرەتایە وتمان لەسەر دۆخی دەرونی خەڵک هەیە و هەر چاوێک بە بازار و بە تۆڕە کۆمەڵایەتەکانە بخشێنەرەوە دیقەت بدە ئەم سیراعانە چەند تەسیری لەسەر شەقام و لەسەر دۆخی دەرونی خەڵک هەبوو بازاڕیشی چەند شێوانەوە ئەمە بەشێکی تریشی بێگومان تەسیری ڕاستەوخۆی لەسەر مستەقبەلی ئەم هەرێمی کوردستانەشەیە لە قوارەکەمە بەست ئەی طبعاً ئەو قوارەیە کە قەرارە ئەوە بێ من بخۆم پێم وایە یعنی طبعاً محاولەیەک هەبوو لە دوای یەکگرتنەوەی کابینەکانەوە کە هەندێک هەنگاو بنرێ لە مەسەلەی یەکگرتنەوە و هێزی پێشمەرگە ئەوانە ئەگەر هەندێک هەنگاویش هەبوو بێ و ئێمە بەدڵمان نەبوو بێ ئێمەی معارەزە بەڵام ئێستا هەموو ئەوەنگاوانە سفر بوونەوە و چەند مەرحەلەیە گەڕاونەتە دواوە یعنی بۆیە ئەم سیراعانە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر هەرێم هەیە و کاریگەری ڕاستەخۆیان لەسەر دۆخی خەڵک و لەسەر ئەو قوارێشەیە کە یعنی هەر خۆیان بۆ خۆیان مەسن پارتی وەکێتی خۆ زۆر تەکید لەسەر پاراستنی قوارەکە و لەسەر گرنگی دروستکردن و یان بڵین بەرەو پێشبردننی ئەم کیانە سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە ئێ بەڵام بەعکسەوە خۆ تەسەڕفاتانە ئەیبینین ئەوانە زەرەریان زیاتر داوە لە کیانەکە تا خەڵکی تریان لە شوێنی مەسەلەن ئێستا دۆخەکە وای لاتوە بۆ نمونە خەڵک هەر سەرمایەتی ینی ئێستا کە مەقسەی تیاکەن شەپۆلێک لە سەرما و بەفر و باران بەڕێوە الحەمدولله سوپاس بۆ خوای گەورەکە ئەوەشمان لەسەر نەگیراوە چکە لای خوای گەورەیە بەڵام خەڵک هەر سەرمایەتی بەڵام چوار هێز چوار جیهەتی جیا ئەڵێ من نەوتم هێنا کوا نەوت یعنی خۆ هەر بەڕاستی پێنجۆ سەرمایەتی قەڵازە سەرمایەتی مەسەلەن ئامێدی سەرمایەتی حاجی عومەران هێشتا سەرمایەتی ئەوانەم بەفریان لێیە ئەنی بەڕاستی کو ئەو نەوتە تۆ بەرمیلێک نەوت بە دارێکە خەیتە ناویەوە 180 لترە ینی ئەمە بەڕاستی چیمان پێ ئەڵێ چ دەرەنجامێک ئەدا بە تۆکو گەنجێک وەکو پەرلەمانتارێک خولی پێشوو وەکو چاودێرێکی سیاسیش مەسەل ئێستا بێڵێم ینی لە کاتێکە چوار هێزەڵێ من نەوتم هێناوە لە بەخا خەڵکیش سەرمایەتی بەڕاستی منازم هەر کەسێک هێناوێتی چۆن هاتووە من بۆ خۆم بە شتێکی باشی زانم و دەستی هەموو ئەوانە خۆش بێکە ئیشانتی ئەو کەمیەتی هاتووە دەستیان خۆش بەڵام دەستیان خۆش بێ باسی کۆی گشتی ئەەکەین ئەمە بەجددی ئیدارەی سەرما و ئیداری ژیانی خەڵک و گەرمکردنەوەی خەڵک بەم خێر و سەدەقە و بەم جۆرە تەکلیفانە نابێ ئێمە دوو سێ وەزارەت و دوو سێ جیهەتی زۆر معنیمان هەیە بە مەسەلەی گەرمکردنەوەی خەڵک با بڵێ وانی ئێمە وەزارەتێکمان هەیە وەزارەتی کارەبای ئەمە معنیە بەوەی کە کارەبا بۆ منتیقانە دابینکەوە کارەبا بۆ کوردستان ئەوە بکە بەداخەوە ئێمە یعنی دوای تێپەڕبوونی زیاتر لە 30 ساڵ ئەیبە لە ڕاستە ئێمە تازە بە تازە چاوەڕی ڕێکخستنەوەی دۆخی کارەبا بین کە ساڵانێکی زوو بوو مەسەلەن وعدە درا کە کارەبا ئەم ساڵ چاکە بێەوەوانە وەزارەتێکی تر هەیە وەزارەتی سامانە سروشتیەکانە کە ئەویش دیسان یعنی بەشێک لە شەئنەکەی تایبەتە بە گەرمکردن وەزارەت سامانە سروشتەکان خۆی قسە ناکات بەداخەوە ئەمانە هەمووی خەلەلن کاکزانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەمە چ سوورێکت ئەدات ئەم نموزەجە سوورێک لە کوێ حکومڕانی ئەدات ئەمە خەلەلە کاکە ئەمە ئەگە وەکو سوورەیەک سەیری بکەین بێگومان ئەم حکوومەتە ناتوانێت ئیداری خەڵک بدا ئەم حکوومەتە ناتوانێت لەم زستانەیە خەڵک گەرم بکاتەوە یعنی ئێخو ئێمە قەرار بوو مەسەلەن 3-4 ساڵی پێش ئێستا لە سەردەمی ڕیفراندوم و ئەوانەیە قەرار بوو خۆمان بژێنین ئێمە ئەبینە خاوەن ئابووری سەربەخۆ ئێمە نەوتێکی زۆرمان هەیە ئێمە پێویستمان بە عێراق نابێ ئێوە تا ئێمە چاوەڕی تەرکەرە نەوتەکانی عێراق بێ منتیقە سنووری و منتیقە بەفراوەکانمان گەرم بکاتەوە کاکزانە هەموو ئەمانە دلیلی ئەوەن کە یعنی حکوومەتەکە بۆ خۆی لە قەیرانی قوڵایە و سیراع سیاسیەکانی ناو حکوومەتەکەش لە ڕاستیە پێچێ یعنی بەشی زۆری کارکتەرەکانی ناو حکوومەتی ئەوەندە مەشغوڵی ئەو سیراعە کردبێ یعنی وەزیفە و ئیشە ڕۆژانەیە ئەسڵەکانی خۆیانیان لێ تێکچوو بێ کە ئەوان خەریکی ئیشی حکوومەتن و ئیشیان ئەوەیە کە خزمەتی خەڵک بکەنیان لەم سەرمایەیە خەڵک گەرم بکەنەوە ینی من بەشی زۆری ئەگەڕمەوە بۆم سیراع سیاسی کە هەیە ئەمە خراپە و بەشەکەی تریشی لە ڕاستیە ئەم نموزەجە حکومڕانیە لە کوردستان بخۆی ئێمە ئەزمونێکی زۆرمان لەگەڵی هەیە نموزەجێکی خراپە نموزەجێکە یعنی بەشی زۆری ئەو سێکتەرانی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە لە مەسائلی اقتصاد و اقتصادەکەشمان کە ئێمە پشتە بەسێ بە نەوت بە دەرەجە یەکەم کە بەشی زۆری داهاتەکەمان نزیکەی سەروی 1970 بە پێی قسەی خۆیان لە نەوتەوەیە بۆ خۆی نەوت سێکتەرێکی زۆر ناڕوون و ناشەفافە و راپۆرتەکانی حکوومەت خۆی باز لەواکە کە لە سەروی 150 ئەوەندەی داهاتی نەوتەکە نزیکی 60 ئەچێتەوە بۆ حەق دەستی شەریکەکان خۆشمان نەزانی شەریکەکان لەکوێوە هینەکەن و ئەوانە ینی بەگشتی ئێمە لە کۆمەڵی قەیرانین تەنها یەک قەیران و تەنها یەک پرسیاری تر مەسەلەن ئێمە هەر ئەو کابینیە وەرنەگرین مەسەلەن دوای 2009 پێشتر نموزەزی جوانی حکومڕانی
دوو ئیدارە هەبوو باسی واقعەکەم ینی ئیداری سلێمانی بوو ینی ئەو کاتە کە کەس بیری بۆ نەچوو مەسەلەن ئاوەڕۆ دروستەکرا لەو شار ژێرخانەکرا پرۆژەی ژێرخانیەکرا مەسەلەن ئێستا لە 2009 لە داخی ئەوەی کە گۆڕان بوو بە مەعارەسە قسە بە حکوومەتەوترا و بێ ئەهمێتەکرا دوجار یەکێتی فترەیەک ئەم پۆستەی وەرگرت کە حکومڕانی و دەوڵەتداری بێهمەتە کرد مەسەلەن فترەیەک وەکو ئەوەی کە لە ڕابردوو ڕوویدا بوو ئەمەش شێواویەکی دروست نەکردووە لە یان مادوویەکی لەو دەڤەرە دروست نەکردووە خۆی هەر نموزەجی حکومڕانی کوردی کاکزانە نموزەجێکی باش نەبوو خۆی وێران بووە لە دوای نەوەتویەکەوە نموزەجی حکومڕانی کوردی بۆ خۆی نموزەجی باش نەبوو بە کۆمەڵێک مەرحەلەی زۆر خراپە تێپەڕیوە لە شەڕی ناوخۆ و بیگرە دواتر لە تەواو پەرتەوازەبوونی ئیدارەکان و هێنانی بەعس و نازانم کۆمەڵێک ڕووداوی زۆر ناخۆشیە لە ڕاستیانە چینەوە سەری بەڵام ئەزانی کاکزانە لە ساڵی نەوەتەکان من بۆ خۆم لە منطقەیەکی زۆر خراپ و کارەساتباری کوردستانە فترەی نەهامەتی مناڵیم بەسەر بردووە بڕوا بکە ئەو سەردەمە لە یەک دوو شوێنی تریش باسم کردو ئەوەندە خەڵک ئومێدی هەبوو لەو نەهامەتی خەڵک ئومێدی هەبوو ئومێد یانی هەر لە خۆت و هەستە کرد مستەقبەلێکی باشتر چاوەڕێی تۆ وەکو خۆت عایلە وەکو عایلە دەوروبەرەکەت منتیقەکەت وڵاتەکەت ئەکا یعنی خۆجەنابیشت بیرتە لە ساڵی نەوەتەکان لەو هەموو وەزعیا خەڵک ئومێدێکی هەبوو خەڵک هەر لە خۆیەوە مثلا سوڵتەکەی خۆش ئەویست تا ئەگەر نزبیش خەڵک بۆ خۆ گەرم کردو تایە سووتان ینی ئێستا کووە ئێستا من بخۆم پێم وایە هەر هەمومان بە معارەزە و بە سوڵتە و بە هینەوە هەمووی بۆ خۆی ینی تێبینی لەسەر نموزەجی حکومڕانیەکەی هەرێمی کوردستان هەیە بۆیە ئەو مەرحەلەیە سەرباری هەموو هینەکانی خەڵک ئومێدی هەبوو بەڵام ئێستا ئومێدەکەشیان کوشتووە بەڵام حکومڕانیەکە کاکزانە ئێستا ئەگەر شەڕی ناوخۆ و تەق و تۆقەکەی لە دەرکەی کە شتێکی باشە سوپاس بۆخوا بەڵام وڵی هەر تقریبان شتێکە لەو بابەتە ینی ئەگەنە هیچ هینێکی تیان نەگۆڕاوە خۆ دوو ئیدارەی ئێستا هەمان دوو ئیدارەیە لە ڕاستیە تۆ هیچ حسابێک بۆ سنوورەکە نەکەیت و تۆ یعنی منطقەکان پرۆژەیان جیاواز بێ کارەبایان جیاواز بێ موچەیان جیاواز بێ ڕۆژی وەرگرتنی موچەی چینێک لێرە لەگەڵ شوێنێکی تر فەرقی هەبێ ئەمە ئیدارەیەکی موحد نییە بەڕاستی و من ناتوانم بڵێم لەم ئیدارەیە ئێمە نموزەجێکین جیاوازین لە نموزەجینەوەدەکان و ئەوانە نا ڕەنگە دۆخی گوزەران دۆخی ژیان دۆخی گشتی جۆرێک لە گۆڕانی بەسەرا هاتبێ بەڵام بەجددی سوڵتەکە نایانی من بۆ خۆم هینێکی و تویتیان نبینم بەعکسەوە لە هەندێک بارە ئێمە گەڕاوینەتەوە پێشەوە ئەزانی کاکزانە لە ساڵی نەوەتەکان تۆ دیقەتی شەڕی ناوخۆ ئەو کاتەش بدە یەکێتی و پارتی ئێستا جنیویشان بە یەک نادا ئێستا گەیشتونەتە ئەوە ئەزانی من پیجی پارتی ئەبینم ئەڵێ سەفارەتی یەکێک لە وڵاتان ئاگاداری هاوڵاتیەکانەکانەتە سلێمانی چکە سلێمانی لە زۆنی مەترسیایە حکاکە کوکەی وایە ینی خۆم بۆم دیویش ڕاستە مەسەرەن پیجێکێتی ئەڵێ مەچن بۆ هەولێر وایە و لەوێ وایە و مەسەرەن تەقینەوە کراوە چی کراوە چی کراوە یعنی باوکو دایکی یەک لە قەبر دەرێنن کاکە خۆجاران وانە بولانی کەم هەڕێزێکە بوو یعنی من لە ئیعلامی یەکێتی بووم کاتی خۆی لەگەلی کوردستان کات ڕۆژێک برادێکمان ناوی مامجلال و کاک مەسعود پێم وایە کاکەکەی لێ کردبووە یان هەواڵەکەی خست بووە هەواڵێکی هینەوە خۆ دوایی تووشی عقوبن و لێپرسینەوە بووینەڵێ بۆ ئەو دوانەتان کاک لێ کردوێتەوە ئێستا ئەوە نەماوە پیجەکانی یەکێتی و پارتی نەک مامجلال زۆر لە سەروی ئەوانەوە نەک مەلام سەفا زۆر لە سەروی ئەوەشەوە هەزار جنیوی سووک و سەلیم بەیەکەدەن یعنی ئەمە بۆ خۆی خراپە لە ڕاستی ئەمە بەرەو پێشچوونە بەعکسەوە ینی ئەمە ئیبداعە لە هینە لە تێکچوونە لە ڕاستیە ینی بۆیە قسەکانمان با هەمووی ئەوە نەبێت کە ئێمە ڕژبینی بڕاوکەینەوە من بۆ خۆم ڕژبین نیم ینی و حەزیشم لە بڵاوکردنەوە و لە هینی ڕژبینی نییە بەڵام ئەمە گێڕانەوەی ئەو واقعەیە کە من ئەیبینم من تەمەنا من هەڵە بم ینی زاویەکی تریشی هەبێ خەڵک باشتر بیبینێ بەڵام بەجددی من بۆ خۆم یعنی بێئومێدم لەوەی لەم سیراعە سیاسیەیە یعنی حکوومەت بتوانێ ئیدارەی هەموو کوردستان وەکو یەک بدا ئەمە تەکی دەکەمەوە دۆخێکی لاواز بۆ هەرێمی کوردستان بەگشتی دروست ناکە بەرامبەر بە عێراق بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە ئێران دۆخێکی ینی هەرێم ناخاتە دۆخێکی لاوازەوە بە شێوەیە بێگومان ئێستا ئێمە ئەوەی کە مەسەلەن هاوپەیمانان ئەڵێن مەترسیتان لەسەرە ئەوەی کە ولاس خار دەڵێن نوێنەری نەتەوەی گرتوەکان بێگومان ئەوانش لەو تەفاسیلە ئەزانن کاکزانە هەم ئێرانیەکان و هەم تورکەکان و هەم هاوپەیمانان و هەم عێراقیش دۆخی هەرێمی کوردستان ئەزانن و تەفاسیلی ئەو هینیان لایە خۆ دیقەت دە قونسوڵخانەکان و نوێنەرانی وڵاتان ئەوانەی کە دێن و ئەوانەشی کە لێرە سابتن ینی لە سەردان و هینەکانیانە بەس خەریکی نەسیحەتکردن و بەس خەریکی ئەوانن و لە زێر زەختی ئەوانیشانە بێ ڕەنگە مثلەن هەندێک تەنازولات نەکرایە ئەگەر تا دوای هاتنی مەگۆر دیقەت بدە نەت پێنج لایەنەکە لێرە یەکێتی و جەماعات بەیاننامەیەکیان لەسەر
هەڵبژاردن و نە پارتیش ئەو تەنەزولە گەورەی ناکە لەسەر مەسلەی هەرچەنە تەنەزولێکی زۆر باش بوو من بۆ خۆم بەدەست پێشخەریکی باشی بینم کە لەسەر مەسولەی فڕەبازنەی و تۆماری دەنگدەران هەندێکین کراوە تەوان لە ناو کەوانەیەکە بە کۆمەڵک تێبینیوە ئەگەر ئەو زەختەی ئەوێژ نەبووایە بێگومان ڕەنگە ئەو هینە نەکرایە بۆیە ڕۆڵی وڵاتان ئەگەر بەگشتی باسی بکەین خۆسوڵخانەکان و ئەوانەشی کە لە دەرەوەن بێگومانوان بەوردیم تاوای دۆخی هەرێمی کوردستانەکەن و نەسیحەت و هینی شەکەن بەپی بەرژەوەندی و بەپی ئەو هینەی خۆیان بەڵام من بۆ خۆم پێم وایە هەم ڕێگە چارەکەی لە ناوخۆایە و هەم ئەوەشی لە نەتیجەیە ئەگەر ئەم هەرێمە شتێکی لێبێ یان ئەگەر ڕووداوێک ڕووبدا هەر زەرمەندەکەشی یەکەمەکەی لێرەوەیە نەک ئەوانە وەکو ئەو ترێ هەرێمی کوردستان ئەگەر دۆخەکەی تێک بچێ مەسەرەن ئەمریکا زەرمەندە بیان ئێران زەرمەندە بێ ئەمانە شتی جوزئین بەڵام حقیقەتەکە ئەوەیە خەڵکی کوردستان و بەحز بە سیاسەکان و بە کیانەکەشەوە زەرمەندی یەکەمی هەموو ئەو ڕووداوە ناخۆشانەکەی باسیەکەین باسی ڕژبینیت کرد کاک بەسوون بەڵام کاتی ئەوە نەهاتووە مەسەلەن هەر بەڕاستی ئەم ڕێڕەوە ستۆپی پێ بکرێ و نەک کاتی هات نەهاتەوە زۆر درەنگیشە یعنی زۆر درەنگیشە زۆر درەنگیشە ئەی طبعاً بەڵام چۆن ستۆپی پێ بکرێ ینی چۆن ڕێک بکرێتەوە چۆن ڕاز بکرێتەوە ڕێڕەوە ڕاز بکرێتەوە خۆی ئەزانی کاک بزانە من بۆ خۆم قەناعەتم وایە هەموو نظامێکی سیاسی بۆ خۆی خاوەنی کۆمەڵێک خصوصیەتە کە جیای کاتەوە لە هەموو نظامێکی تری سیاسی ئەوە دکتۆرەکان قسەیەکیان هەیە لە هینی پزیشکیا ئەڵێ هیچ ئینسانێک خانەکانی و پێکاتەکانی و مەسەرەن هینی چاوی و بەسمەی و نازام چی لە کەسێکی تر ناچێت ینی ئەم نظامە سیاسیەش بۆ خۆی بۆ پێکاتی و بە تاریخەکەی و ئەوانە ڕەنگە لە نظامێکی تر نەچێەوە قورسە تۆ بتوانی دۆخی نظامێکی سیاسی لە وڵاتێکی ترابێنی بڵێ ئەمە لێرە وایە و ئەو بۆ لەوێ وایە و بۆ لێرە وایە بۆیە ئەمە بە هەموو ئەو خصوصیاتانە و بە هەموو ئەو هینانەی هەیەی بێگومان بڵێ پێویستی بە ئستۆپکردن هەیە و پێویستی بە گۆڕانکاریکردن هەیە بەڵام چۆن بکرێ کێ بیکە لەکوێوە دەست پێ بکرێ بەخوا منازان ینی بڵێم چی چۆن بکرێ مەسەرن کێ بیکات بەڕاستی یعنی نەک لە مەئوسیەوە بەڵام من بۆ خۆم بەرچاوم ڕوون نییە چۆن بکرێ ینی کێ بیکا کاکزانە مەسەلەن ینی دۆخی شەقام وایە خەڵک لە 170 خەڵک بەشداری انتخابات ناکە یەکێتی و پارتی کە دوو هێزی کاریگەرن سوڵتەیان هەیە پارەیان هەیە هێزیان هەیە تا لوتیان تەقیەوە بە لوتی یەکا و لە حکوومەتەکەیان و بەیەکە ناسازێن لەم دیویشەوە مەسەلەن معارەزەمان هەیە لە نەوەی نوێ و لە حزب ئیسلامیەکان و لە گۆڕانیش لەو بینەیە بەشێکە لە سوڵتە و بەشێکیشە لە معارەزە ینی دۆخێکی تایبەتەوە ئەبێ بە پێی ئەو تایبەتمەندی خۆی ئینسان تەحلیلی بۆ بکە چۆن بگۆڕدرێت چۆن ئەوە بێ بەڵام من بۆ خۆم لەگەڵ ئەو طریقەیەم کە هەرچی ئەکرێ ینی خەڵکەکە زەرمەند نەبێ و من ترسی ئەوەم هەیە دیسان لە سراعێکی تری سیاسیە هەم خەڵک دیسان زەرمەند ببێ خۆ طبیعەتی ئەم نظامە سیاسی ئێمە وایە کاکزانە کە هێزە سیاسەکان بەرێک ئەکەون وەکو ئەو وڵاتانی تر نییە کە نظامی تایە و هێزە سیاسەکان لە شوێنێک بۆ خۆیان خەریکی سیراعی خۆیانن خەریکی ململانێن لەسەر سوڵتە ئەم دەست لە کارێکێشێتەوە ئەو حکوومەت ئیستیقالە بە حکوومەتی لایەنی بەرامبەرەکە ئەم جێگرێتەوە بەڵام نظام وەکو خۆیەتی ئیشی خەڵک وەکو خۆیەتی ژیان وەکو خۆیەتی خزمەتگوزاری وەکو خۆیەتی نظامی بانک و ئاوەڕۆ و کارەبا و نازانم جادە و ئەمانە وەکو خۆیەتی بەڵام لێرەوان نیە لای ئێمە لێرە کە حزب سیاسەکان بینیان تێکەچێ ڕاستەوخۆ خەڵک زەرمەند دەبێت کە گاوبەرەوە ئەوانین کە بەڕاستی وەکو وڵات ئەفریقەکانمان لەبێنی لەسەرکانی لەسەر دنیاک نەوت و سامانی سروشتین بەڵام ملەتەکەمان برسیە ئێستا خۆ هەر وەکو ئەوێن یعنی بەڵام کاکە خۆ نەوت ئێستا ئێمە نەوت ئەفرۆشی نەوتمان هەیە بەڵام ئەم مەسلەی نەوتە هەم بەشێکی وردی تەخەسوسیە ینی زۆر بە وردی هینی لەسەر بکرێ بەڵام بەجددی خۆ ئێمە مەسلەی نەوت خۆ ئێمە نەوتیش ئەفرۆشین و پارەکەشی دێتەوە بەڵام لە ڕاستیان نەوت ناتوانم من پێی بڵێم 100% خۆشببختی و خۆشگوزەرانی و خەدەماتی بۆ خەڵکی وڵاتەکە ئێمە هێناوە کاکە خۆ هەردا ینی راپۆرتە وردەکانی حکوومەت خۆی ئەڵێ لە 100 نزیکەی 60 ئەو پارەیە کە لە بەرمیلێک نەو دەست ئەکەوێ ئەچێ بۆ حەق دەسی ئەو شەریکاتانەی کە ئیش لە پرۆسەی نەوتیاکەن لە پرۆسەی نەوتی لە گەڕانەوە دەست پێ ئەکا بۆ شودۆزینەوەی شوێنی نەوت دواتر لە چاڵکەندن و هینی هەڵکەندنەکەیەوە دواتر دەرهێنانی دواتر ناردنەدەرەوەی دواتر فرۆشتنی دواتر هێنانەوەی پارەکەی و ئاڵۆگۆڕکردنی و دواتر تەوزیعکردن ئەم مەرحەلانە زنجیرەیەک مەرحەلەی زۆر ناشەفافن کاک دەچوون بەڕێستان باسی ئەوەت کرد کە 170 خەڵک بەشداری انتخابات ناکات چۆن متمانەیەک بۆ خەڵک دروست بکرێتەوە بە یاسایەک بە ڕێکەوتنێک کە خەڵک متمانی بۆ هەڵبژاردن نەبێ بزانێت تەزویری تیانە بزانێ مردوو دەنگ نادا بزانێ خەڵکی تر لە بری دەنگ نادا و بەڕاستی
ئەو هێزان ئەو کەسەی ئەوێت کە خواستی ئەوێ گۆڕانکاری بۆ بکە جارێ خۆی پێش ئەوە بێ ئێمە یعنی متمانە بوو انتخابات بگەڕێنینەوە ینی پرۆسی انتخابات بکرێتە پرۆسەیە کە لە ڕاستی ئاوا سوک و سەلیم و ڕوسوانەکرێت لە وڵاتی ئێمە جارێک پەرلەمان داخی جارێک ئێوانە ئەی تۆ پەرلەمان خەڵکە چێتە پەرلەمان و تۆ لێ لی داخی پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە مەسەڵەن قانون دەرەکات و حساب و قانونەکەی ناکەی هێ باشە پەرلەمان تەمەنی درێژەکەیتەوە ئەمە واکە خەڵک پرسیاری ئەوەی لا دروست بێ ئەرە چوونی من بۆ انتخابات چ لە مەوزوع گۆڕێ خۆ انتخابات چی لێکەوێتەوە پەرلەمانی لێ ناکەوێتەوە لە پەرلەمانی شەوە حکوومەت و مؤسساتەکانی تر کە تۆ ئەم مؤسساتانە وابێ و کە یعنی انتخابات بۆ خۆی نەتیجەکەی ڕێز لێ نەگیراو بێ ئەمە خەڵک بێئومێدەکە خەڵک بۆ خۆی بڕای بە پرۆسی انتخابات نامێنێت کەواتە مشارەکەی سیاسی کەمە بێتەوە کە مشارەکەی سیاسیش کەمە بێتەوە ئەو کاتە گۆڕانکاری یان یعنی مەجای دروستبوونی هێزی تازە مەجای سەرخستنی هێزێک لە بەرامبەر هێزێکی تر خستنی هێزێک بۆ هێزێکی تر ئەمانش ئەگەری ڕوودانیان کەمە بۆیە ئێمە تا یعنی دۆخەکە بگشتی وابێ و سوڵتە بۆ دۆخە ئایا بە بەرنامە خۆی ئەکایان بێبەرنامە حرمەت بۆ ئەو بگەڕێتەوە بۆ بورە یعنی یەکەم حرمەت بۆ انتخابات ئەوەیە ئەبێ ڕێز لە نەتیجەکەی بگیرێ بەڕاستی کاکە خەڵکی سیاسی هەیە دێ ئەڵێ ئەمە یەک کورسی بێنین و نێنین هەر ئەو هێزین ئێمە ئەمە چۆنە بێنی تۆ یەک کورسی بێنی و نەهێنی هەر هەمان هێزبی ئیت خەڵک بۆ بچێ بۆ انتخابات بەڕاستی ئەمەش ئەوەیە بەڵام بە دیوەکەی تریشا کاکزانە حەقی خەڵکیشە ینی خەڵک حەقە ممارەسەی حەقی خۆی بکە ئەنی انتخابات حەقێکی مەشروعی هەموو مواطنێکە ئەوەی کە قانونە کارپێکراوەکان لە هەموو نظام و چوارچێوەیەکی سیاسیادایانەوە بۆیە من بۆ خۆم ئەو تێبینیم هەیە ینی هەر چۆنێک هەبێ دۆخ هەرچی بێ حەقە هەر ینی بەشداری انتخابات هەر هەبێ طریقەیەکی گرنگی گۆڕانکاری انتخابات بۆیە ئەگەر بمانەوێ گۆڕانکاری بکەین ئەبێ ئەساسەکەی لە انتخاباتەوە بێ نابێ بێ ئومێد بین ئەبێ چی بکرێت بۆ مەسەلەن ئەوەی کێسەیەتی و مەسەلەن کۆمەڵی دادگەری وەگرتووی ئیسلامی و نەوەی نوێ و گۆڕانش بەتەنیا پرۆژێکی بەڵام هاوشێوەی پرۆژەکەی ئەوانە چارە سەر بکرێوی بەڕێزی پارتی نزیک بۆتەوە لەوە ئێستا بەیەکەوە ئەوەی کە من خوێنمەوە لە بەیاننامەکەی پارتی و دواتر بەیاننامەی ئەم لایەنانەشا تقریباً تا ڕادەیەکی باش نزیکایەتی لە ڕوئیای ئەم لایەنە سیاسیانە هەیە لەسەر مەسەلەی انتخابات یەکێک لە گرێکێورەکانی انتخابات مەسەلەی یەکبازنەی و فرەبازنەی بوو لە کوردستانە کە دەمێک ساڵ بوو هێزە سیاسەکان بەشی زۆریان لەگەڵ فرەبازنەی بوون پارتی بەتەنیا لەگەڵ یەکبازنەیە بۆ هەرێمی کوردستان ئێستا پارتی خۆشبەختانە تەنەزولی کردووە لەسەر ئەو کەمە هەنگاوێکی باشە لەسەر ئەو هێنەی خۆی و داواکڵی چوار بازنەوە ئەمە هەنگاوێکی باشەوە مەسەلەی تۆماری دەنگدەرانیش ئەمەژێکی ترە لەو مشکلانە کە تۆماری دەنگدەران و هەر بۆ خۆی تۆماری دانیشتوان ژماری دانیشتوان لە بینی ئامارەکانی هەرێمی کوردستان و ئامارەکانی حکوومەتی فیدراالیا جیاوازی هەیە بۆیە ئەمە شانێکی ترە لەو بابەتانە ئەبێ یەکلا بکرێتەوە بەڵام تا ئێستا مەسەلەی انتخابات لە بینی لایەنە سیاسەکانە لە کوردستان چوارچێوەی مەساڵحی حزبەکانی تێنەپەڕان و هەموو حزبێک لەسەر مەساڵحی خۆی خۆ هەرە بێ واش بێنی حزبی سیاسی هەرە بێ وا بکایانی لەسەر مەساڵحی خۆی لەسەر ئەوەی ئەم حزبە لەم نظامیە یان لەم انتخاباتەیە چەند کورسی ئێنێ بۆی لەو منتەڵقەوە ئەو ئەڕوانێتی انتخابات ئەگەر بزانێ مەسەلەن نسبەتی دەنگەکانی لە مەترسیایە کورسەکانی ئەوەیە ئەو کاتە کێشەوە انتخابات دروستەکە بۆیە بەشی زۆری حزبە سیاسیەکان یعنی لە دنیابینی و قوەتی خۆیانەوە ئەڕوانە انتخابات بۆیە تا ئێستا انتخابات نەبووتە پرۆسەیەکی دەوری هەمیشەیی ڕێزلێگیراوی پاکی نەزیح هەم انتخاباتەکە بۆ خۆی گومانی لەسرە هەموو ئەو انتخاباتانی کە کراون لە کوردستان و هەم نەتیجەکەشی بۆ خۆتە زانی کاکزاناوی کە باسمان کرد نەتیجەی انتخابات ڕێزلێگیراو نییە هەموو ئەو دەورانی پەرلەمانی کوردستان تەمدیدی تایە بەداخەوە نەک تەمدید داخستنی پەرلەمانیشی تایە ئەمانە یعنی کۆمەڵێک بابەتن کەوا ئەکا بۆ خۆی انتخابات لە وڵاتی ئێمە بکەوێتە ژێر پرسیارەوە و نەتیجەکەشی بێ ئومێدی دروست ڕێخستنەوەی و قانونانە و مەسەلەن پێکاتەکان یەکێکە لە گرفتەکانی نێوان پێکاتەکانیشی لەو هینانە طبعا هەرێمی کوردستان توای بەڕاستی حەقی خۆیان پێدراوە یاخود حەقیان لێوەرجینەوە ئەبێ پیا بچێتەوە من ینی ناتوانم بڵێم مەسەلەن فلان پێکاتە حەقی ئەوە نێ یان ئەوە نێ بەڵام ئەم ژمارە کورسیە کاتی خۆی بە پێی ڕێکەوتنیەکی یەکێتی و پارتی ئەو کار سەردەمە پێیان وابووە کە مەسەلەن ئەم کۆتایانە ئەبێ هین بکرێن ئەم ڕقەمەیان بە هەڕەمەکی داناوە بۆیە ئەو ژمارانش کە 5 کورسی بۆ پێکاتەی تورکمانە 5 بۆ برامەسیحەکانە بە هینەکان نەودانێکیش و ئەرمەنیەکان ئەمە دیسان پیاچوونەوەی پێویستە لەسەر داتایەکی ورد کێناڵە تورکمان پێویستی بە زیاترە کاکە خۆ مناڵم لێ وەرگرنەوە
ڕەنگە کورسی زیاتری پێویست بێ ڕەنگە ژماری تورکمان مەسەرەن لە هەرێمی کوردستان زیاتر بێ ئەو کات پێویستە کورسەکانی بۆ زیاد بکەی اینجا ئەم پێکاتانەی کە حەقی کورسیان پێدراوە لە پەرلەمانی کوردستان غەدر لە پێکاتی تریش کراوە ئێمە پێکاتی ئاینی ترمان هەیە لە کوردستان بۆ نمونە کاکەیەکان ئێ باشە خۆ کاکەیەکان لە سنووری هەڵەبجە و کەرکووک و لە منتیقەکان هینەکانە هەن ئەوان بۆ حەقیان نەبێ کورسی کۆتایان بۆ دابنرێ ڕەنگە پێکاتی تریش هەبێ لە کوردستانە پێویستی بەوە هەبێ بە نسبەتی کۆتا ئەگە قەرار وایە کۆتا بۆ هەمووی هەبێ ئەبێ ئەو بۆیە مەسەلەی کۆتا پێویستی بە داڕشتنەوەیەکی ورد هەیە لەسەر ئەوەی کاک بزانە یەک ژماری کورسی کۆتاکان چەند بێ و لەسەر چ بنەمایەک تۆ ئەوەنە کورسی بۆ فڵان پێکاتە دانی بە چ دادایەک ژماری فڵان پێکاتە ئەوەندەیە و پێویستی بەوەنە کورسی ئەمە ئەوە دووەم ئەبێ ڕێگەیەک بدۆزرێتەوە ئیستغلالی کۆتاکان نەکرێ لە ڕێگەی کۆتا و ئەم حزب کاندیدی خۆی دەرچێنێ ئەو حزب کاندیدی خۆی دەرچێنێ یعنی خۆ ئەگەر وابێ بۆ دەورەی داهاتوو هەموو حزبە سیاسەکان لە ڕێگەی کۆتاکانەوە خەڵکی خۆیانە نێرن جاران بەس پارتی تا ئەم دەورێش پارتی زۆر دەسۆردانیە کرد بەڵام بۆ دەورەی داهاتووی من بزانم بەشی زۆری حزبەکان یەکێتی و گۆڕهان و لایەنەکانی تریش بەنیازن ئەوانش کاندیدان هەبێ ینی خۆ حەقی خۆشیانە من کاتی خۆی شتێکم نووسی داوام کرد لە گوکاتێک کە لە پەرلەمانوی داوام کردمی گۆڕان و یەکێتیش حەق مەسەن لە کفری تورکمان هەیە ینی لە سلێمانیش ئەو زۆرە پێکاتی سەرەتا قسەکانم بۆ دەستی پێکرد کاک بێسوم بوورە ئەم زۆنە چۆن ڕێگەکرێتەوە بۆی باڵانسی هێز هەبێت لە بەسم سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجەیە ینی لەناو خۆیانمە بەسە بڵێ ئەنی واقعەکەیە واقع تاڵەکەیە من هەموو کوردستان بۆ گێگە بینین بەڵام ئەو ماکەی کە دوو ئیدارەیە و ئێستا زۆر تۆختر بۆتەوە چۆن ڕێک بێتەوە بەرامبەر بە پارتی با ڕاشکەوە ور دەبێتەوە ئیشەکە ور دەبێت ئێمە لە کوردستان کێشەیەکمان هەیە پێوترێ کێشەی یەکێتی و پارتی بە دەرەجە یەک ورتری ئەەکەینەوە کێشەی ئەو خەتەی کە لە دوای شەڕی نەگریسی ناوخۆ لە بینی یەکێتی و پارتیە ئەکێشرێ و دواتر دوو زۆنی سەوز و زەردی لێ ئەکەوێتەوە تا ئێستا ناوەکە ڕۆشت ئێمە ئەو کێشەیەمان هەیە و هەر بەردەوامیشە من پێم وانێ بە ئاسانی بتوانین ئێمە ئەوە تێپەڕێنین سەوز و زرد ئێستا ئێمە کێشەیەکی تریشمان هەیە لە ناو سەوزا دیسان ئەبێ بکەینەوە چەند پارچەیەکی ترەوە خۆیش مشکیلەیە مەسەلەن ئیدارە لێرە تەنها یەک شوێن نییە محافظ سلێمانی گۆڕانە مدیری کارەبای سلێمانی یەگرتووە بەڕێوەبەری ڕێگاوبان نازانم کوێیە شوێنێکی تریانی لەم زۆنەش دیسان ئێمە کۆمەڵی کێشە و جیاوازی کۆمەڵاتی کۆمەڵە ینی ئەمەش بە خۆی کێشەیەکی ترێک کاکزانە پەرتەوازەیەک لەم سنوورە هەیە دیسانە بێ ورتری بکەینەوە هاوەکو ئەوە دیسان لە ناو حزبەکانیشا کێشە هەیە مەسەن ئێمە ئەو جەماعەتین کە لە گۆڕاندا بڕاوین کێشەمان هەبوو لەگەڵ گۆڕانە پێمان ئەوترێ ئەوانەی کە لە دەرەوەی گۆڕان باشە یەکێتی بۆ خۆی کاکە 20 نوع کێشەی تایە ئێستا من نازانم مەسەلەن کاک مەلا بەختیار یەکێتی یان قسە لەسەر یەکێتیەکە بۆ نمونە کاک فڵان یەکێتی ینی لە ناو یەکێتیشە ئێستا دیسان دەیان کێشەی تر هەیە ڕەنگە لە هەمووی منتەزمتر لەم منتیقەیە تەنها کاک شاسوار و حزبەکەی بێ کە کەمترین کێشەی تایە و لەم سنوورەیە و جێنەفوسەکەی لێرێ یعنی ئەمەش بۆ خۆی کێشەیەکە ئەم منتیقەیە باش هەمووانە توانن هاوپەیمانێک لە پێناو خەڵکە ڕێخن خۆمیان بۆ ناکرێ خۆ فکرێ ینی بەڵام ئەمە هەمووی بەیەکەوە کێکۆی کاتەوە چۆن بکرێ ینی بەڵام ئەمەش بۆ خۆی کێشەیەکی ترێک کاکزانە ینی ئێمە ئەگە کاتێک کێشەکە وردەکەینەوە لەم منتیقەیە و گرفتەشمان هەیە لە ڕاستیە من بۆ خۆم پێم وایە جگە لە کێشەی بینی یەکێتی و پارتی کە بۆ خۆی ئەساسی هەموو کێشەکانە ئەو کێشەیە لەم زۆنەشا هەیە بۆ خۆی بەشێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی خەڵکی ئەم منتیقەیە بێتەوە مەسەلەن لە مەسەلەی خزمەتگوزاریە ینی بۆ نمونە ئێستا بەشی زۆری ئەو پرۆژانی ڕێگاوبان کە لەم سنوورەن ینی وەزیری ئاوادانکردنەوە گۆڕانە ئیداری ئەم منتیقەیەش بە جۆرێک لە جۆرەکان سەر بە یەکێتیە بەڕێوەبەرایەتیە گیانی ئەمانە بۆ خۆی کێشن و لە حقیقەتیشا کێشن بۆ هەندێک لە هینەکان هەندێک لە تەفاسیلی ئێزانم بالی گەڕین بۆیە بەڵێ بێگومان دۆخی یەکێتی پێویستی بە ڕێکخستنەوە هەیە ینی دۆخی یەکێتی بۆ خۆی ئابیرم چوو کاک لاهوریش مەسەلەن ئێستا ئەویش لەو سەرەوە نازانم جارێک قسە لەسەر هێزەکەن جارێک قسە لەسەرەوەکەن ینی ئەم سلێمانی بەرگەی هیچ دەست بادان و ململانی ترەگرێت کەڵم سلێمانی ئەو خەڵکە من بە هیوام کاکزانە دیسان ئەم شەو لە بۆ پێی پارتی هێزی یەکەمە و پارتی خاوەن سوڵتەیە لە کوردستان ڕەنگە بەشی زۆری قسەکانمان بۆ ئەوە ڕۆشت بێت دوایی پێیجەکانیان پێمان نڵێن ئەمانە هینجا ئەوای لێ هاتووە ئێستا تۆ قسێک بکە تۆزێ لە قسەکان تا ئاراسەکەت بەوە بێ قسە لەسەر پارتی کرد بێ
ئەڵێن کاکە ئەمە یەکێتی عینەکە نزیکە لە یەکێتیەوە سبینێ قسەیەک بکە لەوە تۆزێ قسە لەسەر یەکێتی بۆ ڕاستەکەم کاکە من خۆمام لێ هاتووە هەنی بۆیە حەزەکەم هەستەکەم تۆ لەنەوەی نوێ نزیک باشە نەکاکە من حقیقەتۆکو خۆی ئەوە ینی من واقعەیەک هەیە و ئەبێ بۆکو خۆی وەریگرم ینی من بە خەیاڵ ناژی من ئەم واقعەوەکو خۆیە بینم کاکزانە نەوەڵا جارە بەرەوە دۆخی سلێمانی جگە لە سیراعەکە لەگەڵ پارتی ئەم فرەجەمسەری و ئەم جا ئاویسمان قسە لەسەرەوەی پارتی بکەین بە هیوام پارتی جگە لەوەی کە لە ڕووی سیاسی و حکومڕانیەوە ئێمە بەکەم تەرخەم ێزانین لە سلێمانی بە هیوام دەزوەردان نەکا لە تێکچوونی ئەو حاڵەتە تایبەتەی ناوخۆی سلێمانیش ئێستا ئەوترێ مەسەرەن دەستی پارتی هەیە لە هاندانی فڵان شخصال ناو سلێمانی بۆ نمونە خۆم قسەی جەنابشت گوێ دەوێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لێرە و لێ بۆیە هیوادارم ینی ئەوەشی نێتە سەر ئێوە دووجار وتت لێمە ناڕازیەکانین ئێمە وامان پێوترێنە وڵڵا ناڕازیەکانین یان گۆڕانتان جێش دوێنێش زۆر بە غەریبی بە کاک دکتۆر ئیسماعیل وتم گۆڕانتان بۆ بەجێش ینی هەر بەڕاستی گۆڕان ئێستا باسی چاکسازیەکە باسی چارەسەرکردنی کێشەکانەکە و ئەوانە کەوایە بۆچی ئەوە لەگەڵ یانین کێشەی شخصیتانیان کێشەی ڕوئیای گشتی کێشەکە شخصی نەبوو پەیوەندی بە ڕوئیاوە هەبوو پەیوەندی بە کۆمەڵێک بابەتەوە هەبوو لە ناو گۆڕانە یعنی با من نەچمە سەری بەڵام ئیتر ئێمە هەر کینەکەمان ئەوەیە ئەو جەماعەتەمان پێ ئەوترێ کە لە دەروی گۆڕان ئاگاتان لە یەکترە ئەو جەماعەتی ناو گۆڕان بەڵێ کەم هەیە ینی زۆر نە ینی ئەوە نییە ئێوەش خۆتان ڕێخست جاران زۆرتر بوو جاران یعنی تاخوا لێ خۆش بوو کە قادری حاجی عەلی ئاکا قادر و کاک عوسمان هەروەکو براگەوری ئەو هینە ناڕازیانە بوون ئەوانی کە ناڕازیەکە ڕۆشت بەڵام یعنی ناتوانم بڵێم 100% هەمومان بەیەکەوە چەند ڕۆژی ڕابردوو دەنگۆیەکە بوو کە کاک عوسمانی حاجی مەحموود تا ڕادێک ڕازیە پرۆژێکی بۆ هەستانەوەی گۆڕان ئێوە لەو حاڵەتەیە چیەکەن مەسەلەن یعنی پرۆژەکەی کاک عوسمان ئەوەی کە من بیست ئەوش واقعەکە و ڕەبتی بە هەرێمی کوردستان ڕاستە کاک عوسمان خۆتە زانی ینی هەم پیاوێکی پاکە هەم سەرکردەیەک بۆ خەڵک ڕێزی لێ ئەگرێ لە هەموو حزبەکان و هەم لەناو خەڵکی دەرەوەی هێزە سیاسیەکانی شا بۆ خۆی پیاوێکی خاوەن موقع و ڕێزلی گیراوە ئەو پرۆژەیەشی ئەوەی کە من ئاگام لێبێ و بیستم ئەوەیە کە یعنی ئەوان گۆڕان لەسەر خەت بوون لەگەڵی و پرۆژە و پرۆژەکاری لە بینی هەردوو لایە هەبووە ئەوان تەرحی ئیشکردن و گفتوگۆکردنیان لەگەڵ کردو ئەمیش بێگومان ینی تەرحی خۆی هەبووە بۆ هەم چاکردنی دۆخی گۆڕان و هەم چاکردنی دۆخی کوردستان و ئەوەی کە پێوترێ سلێمانی بەگشتی بۆی ئەوەی کە من لێ تێگەیشتم پرۆژەکەی لەو چوارچەوەیە بووە کە ینی دانیشتن و گفتوگۆ لە بینی هەردوو لایە هەبووە بەڵام بەگشتی ئەو جەماعەتەی کە ئێمە پێمانەوترێ لە دەرەوەی گۆڕان ئەمن بۆ خۆم ینی بەچی ئەسنەوە ناو گۆڕان مەسەلەن بە چ پرۆژەیەک شتی وا لە خەیاڵتانە هەیە ئەو جۆرە دانیشتنانە هەیە لە بینی گۆڕان و ئەو جەماعەتەیە من بۆ خۆم دابڕاوم دەمێکە لە برادەرەکانم لە گۆڕان دابڕاوم بەڕاستی ئاگام لێ نییە بەڵام ینی هەیە ئەو تو بێژانە هەیە پێ دوای کە عوسمان بچێتەوە بۆ بتوانێت پرۆژەیەک بۆ هەستانەوەی گۆڕان بنیاد بنێ نازانم لەو دۆخە نازانم هەڵسەنگاندنت نازانم بەڵام ئەزانم ئەوەی کە هەیە کاک عوسمانەوەکو وتم طبعاً ڕەنگە و توێژی لەگەڵ لایەنەکانی تریش هەبێ ینی چکە هەم پیاوێکە مەکانەتی خۆی هەیە و هەم سەنگی خۆی پاراستووە و چەند ساڵە لە منتیقەکەیە و گۆڕانیش بە نسبەتی ئەوە یعنی ئەو بۆ خۆی موئسسی گۆڕان بوو یەکێک بۆ لەو کارکتەرانی کە ڕۆڵی دیاری لەناو گۆڕان و لە تەسیسکردن و دواتر سەرپێخستن و دواتر یعنی تۆکمەکردنی گۆڕانی بیدائیە هەبوو بۆیە ڕەنگە هەم حەقی ئەوەی هەبێ کە ئەگە پرۆژەشی هەبێ و برادەرەکانیشی لەوێ لەناو گۆڕان ڕەنگە یعنی فەزلی ئەویان بەسەریا هەبێ قسەی لەگەڵ بکەن بەڵام ئەم جۆرە مناقەشانە لە بینی ئەویش و لە بینی گۆڕانی شا هەبووە بۆیە ئەوەی کە لە میدیاکان باسکرا شارپرێز باسی کردبوو هەر وا بزانم بەشێک بۆ لەو و توێژانەکە ئەوان قسەیان لەگەڵ کردو ئەمیش بێگومان بۆ ڕەتدانەوەی بۆ وەڵامدانەوەی قسەکانی ئەوان پرۆژەیەکی ئەوە کردوێ بەڵام بەگشتی ئەوەی کە جەنابەت پرسیت کاک زانا ئێمە ئەو برادرانە عەدەدمان زۆر بوو کە لە گۆڕان دابڕاین هەرێکە و بە جۆرێک ینی بەڵام هیچی پەیوەندی شخصی نەبوو کە لەسەر شتی شخصی نە و دۆست و کەسی ئێمەنە و برادرانە لەوێ بەڵامی تر هەرێکە و بە سەبەبێک و پەیوەندیشی بە ڕوئیا و دنیابینی و ئاراستی سیاسی گۆڕانیشەوە هەبوو بێ ڕەنگە تعاملی گۆڕان چوونی بۆ ناو سوڵتە ئەوانش ڕەنگە بەشێک بوون لەو سەبەبان بە دوو پرسیار کۆتایی بە بەرنامەکەوێنم کارد و چەند تا ڕادێک ڕوئیای خۆتمەوێ شخصی هەم بۆ یەکی دێم بۆ گۆڕان
پێت وایە کاک مەسەلەن یەکێک لە کوڕەکان کاکچی کاک نوێشورا مستەفا ببێتە ڕێخەری گۆڕان ئەتوانێت بڕوا بکە نازانم کاک یا ناتەوێت وەڵام وەڵام ئەدەمەوە بەس بڕوا بکە من کوڕەکانی کاک نوێشیروان هیچ شتێکەڵیەکەم لەگەڵیان نەبوو ینی پێت سیر نەبێ بڵێم لە ژیانما دووجار لەگەڵیان دانیشتم یعنی بۆیە نازانم یعنی چۆنە و چی ئەکا و چۆنە ئەندامێکی پێشووتری یەکێتی نا بەڵێ وەکو ئێستای خۆت پێشنیاز دەوێ یان تەمەنات چیە بۆ یەکێتی کێستا سەرۆک بافڵ سەرۆکایەتیەکە چۆن بتوانێت ئەم ڕێڕەوە خوار و خێچانی لە ڕابردووە هەبوو ڕێکی کاتەوە خۆی ئەنی ئەو ئامانجێتی من بۆ خۆم پێم وایە دۆخی یەکێتی ئێستا لە دۆخیشی خراپایە و نەک پێم وایە و من ئەوە ببین و من پێم وایە بۆ خۆی وازەحە ینی بە زنجیرەیەک هی ناتێپەڕیوە بەڵام ئێستا لە ناو یەکێتیە من پێم وایە کاک بافڵ دەرفەتێکی زێڕینی لە بەردەمایە ئەو دەرفەتە ڕەنگە لە سەردەمی مامجەلالیشە ئەوەندە هەڵ نەکەوتبێ مامجەلال سەردەمەکەی سەردەمی دوای شۆڕژ بووە هەمووشە شۆڕشەکان لە دوای کۆتای هاتنی شۆڕش و تەسیسکردنی نیزامەوە تووشی کێشا بن بۆیە پێویستیان بەوە هێتۆ ینی کۆتایی دوای شۆڕشیشت لە بەردەمایە شۆڕشەکە تەنها ئەوە نیە کە خۆی کۆتایی دێ بۆیە کۆتایی سەردەمی دوای شۆڕشیشێکێکە لە هینەکان بۆیە ئێستا من وازانم کاک پاڤڵ ئێستا لە بەردەم ئەو هینایە و دەرفەتی زۆری لە بەردەمایە و ئەتوانێت وەکو ئەوی کە ئەڵێن لە جادەیەکی تەختا سیارەیەک لێ خوڕە چەند خۆشە و لە بەردەسایە و تۆ دەرفەتە لە بەردەمایە چۆن ئەوە بکەی ئەمیش ئێستا دەرفەتی هەیە ئەبێ بیبینین نزام ئەتوانێت مەرحەلەی دوای شۆڕش لە ناو یەکێتی و لە سنووری سلێمانی تێپەڕێنێ و کاک پاڤڵ ئێستا لە مەرحەلەیەکایە ینی هەر لە جلوبەرگەکانیەوە لە تەسەڕوفەکانیەوە لە دەرکەوتنەکانیەوە دەرکەوتنیکی زۆر عسکەریە من بۆ خۆم تابعاکەم ئەتوانێت ئەمە شتێپەڕێنە ینی یان تەنها ئیشەکەی ئەو ئیشێکی عسکەریە و خەریکی ئیشی عسکەری و ئەوانەیە ئەو سکرتێری حزبێکی مەدەنیە پێشەوەی عسکەری هەبێ بەڵام من هەر بخۆم بە ئەوکو عسکەر ئەیبینم ینی بە شێوەیەکی عسکەری دەرەکەوێ من نازانم ئەمە چییە ئەوێ بە شێوە عسکەریەکە بەرنامە و پرۆژە سیاسەکانی خۆی لە منطقەیە تەطبیقکایان چۆنە بەڵام دەرفەتی زۆری لە بەردەمایە ڕەنگە پەیوەندی بەو هەموو تاجیرە سیاسیەوە هەبێ کە بە هیوام ینی کردو هەر بە هیوام بیبینم بە هیوام بیبینم ینی چکە من وەکوتم کاک زانە ڕاستە معارەزەم بەڵام من واقع وەکو خۆی ئەخوێنم ینی یەکێتی هێزێکە و ئەی وەری ئەگرم ینی ئەبێ قسەی لەسەر بکەم دەرفەتی لە بەردەمایە یەک وەکوتم مەرحەلەی دوای شۆڕش ئەتوانێت تێپەڕێنێ ئەمە جەراعەتی ئەوێ جەراعەتی ئەوێ لە 30 ساڵ دوای شۆڕش تۆ قۆناغی دوای شۆڕش بنیاد بنی ئەمە یەک دوو ڕێکخستنەوەی ئەم منطقەیەش بەڕاستی ئەم منطقەیەش هەم لە ناو یەکێتیە هەم ئەوانشی کە لە یەکێتیا بوون و ئێستا نیگەرانن لە یەکێتی مەبەستم برادەرەکانی خۆیەتی ئەمەش دیسان پێویستی بە ڕێکخستنەوە هەیە زۆر سپاس بۆ بەڕێز دابی خۆلی پێشووی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامەمان پێشکەشکردن ئەمولایەکتان بەخوای گەورە ئەسپێری خواتان لەگەڵ